توانرا 500 کەس بۆ شاری هەڵەبجە بۆ پارێزگای هەڵەبجە بۆ قەزای خوڵماڵ قەزای هەڵەبجە ناحەی بیارە ناحەی بەمۆ ناحەی سیروان دامەزێنرێ لە کوڕ و کشانی ئەم شارە بڕیارەکەی هاتۆتەوە خۆشبەختانە ئەمە ئەمرەکەیە و ئەمە بڕیارەکەیە کە ئەو 500 کەسە بە ناوی یەکەم دەست پێکا و بە ناوی کۆتایی دێت ئەمە بریتە لە دامەزراندنی 500 کەس و ئەم 500 کەسە لە بەیانیەوە ئیش و کاری خۆیانەکەن بەچی ئیش ئەەکەن هەموو شخصێک لەمانە ناوی هەیە فەرمانی دامەزراندنی هەیە ژمارەی مۆبایلی هەیە و سێ شوێنی اختیار کردووە سێ شوێن بۆ ئەوەی کاری تیابکە بەرەنیت یەک خریجی ئایتیە ئەنووسێ من ئەتوانم لە شارەوانی ئەتوانم لە زانکۆ ئەتوانم لە دیوانی پارێزگا کارەکانم کرد بەڕێز ئەنجومەنی ڕاژە کە جێی سوپاسن جێی تەقدیرن مانوبوون لەگەڵمانە لەگەڵ بەڕێزتانە پرانسیپیان داناوە لەسەر ساڵی دەرچوون کۆنمرە خۆبەخشی خاوەنی شەید خەڵکی شار و قەزا و ناحیەکانی پارێزگای هەڵەبجە بێ خۆتان ئەزانم مامەڵەیەکی زۆر کراوە تا گەشتۆ بۆ ناوانە و ئەمڕۆ داوای کتابیان لێ ئێمە کرد ئەمە کتابمان کردێتەوە لەو سێ شوێنی هەچ کەسێک هەچ کوڕێکی جوانی ئەم شارە کچێکی شۆخوشەنجی ئەم شارە کەدا ئەمەزێ شوێنێکیان بۆ دیاری بکەن بۆ ئەوەی لە بەیانیەوە بڕۆن ڕێکاری یاسایی خۆیان بکەن و بەنسبەت سی کەسی تر کە پێشووتر فەرمانیان هەبووە هەر ئەمڕۆ بەڕێز مەکتەبی کاخوبادوتی لەگەڵ پێسەکە هەمووی مباشەریان بۆ بکەن هەمووی ڕاستەوخۆ بە دەست بەکار بن بچن ڕێکاری یاسایی خۆیان بکەن